کە کوردانی هەر چوار پارچەش بەشداری لە کۆنفرانسەکەیەکەن. بە سوپاسەوە لە جۆرجیاوە بەڕێز شاخەوان ستێق بەڕێوبەری دامەزراوەی کەریمی عەلەکە لە سلێمانی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک شاخەوان بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانیتان باش و بەیانی بینەرەکانیشتان باش، سوپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس. کاک شاخەوان بە لەوە دەست پێ بکەین، میکانیزمی بەشداریکردن لەو کۆنفرانسە چۆنە؟ هەڵبەت ئێوە بەڕێستان وەک بەڕێوبەری دامەزراوەی کەریمی عەلەکە لە سلێمانی بانکێشکراون. بەڵێ لە ڕاستیە خۆتان نەزانن بۆ بەڕێوەچوونی هەموو کۆنفرانسێک کۆمەڵێک توێژەر بەشدارە بن لەو کۆنفرانسا و کۆمەڵێ میوانیش لە شوێنە جیاوازەکانەوە بانگێشت دەکرێن. لە ڕاستیە ئێمە لێرە بە نوێنەرایەتی دامەزراوەی کەریمی عەلەکە لێرەین. من وەکو بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە وەک میوان لێرە بانگێشتکراوم، بەڵام هاوڕێ عەزیزم کاک فەریدون سامان کە لەگەڵ ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە سەرنووسەری گۆڤانی زمان و زارە بەڕێزیان وەک توێژەر بانگێشت کراون. لێرە ئەمڕۆ توێژینەوە پێشکەشەکات دەربارەی زمان و چارەسەرکردنی لە مەسەلەی پرسەنەتەوایەتیەکانە. ئێمە ئاها بانگێشتکراوین و لێرین. ئەڵبەتە وەکو تۆش ئاماژەت پێەیە کۆنفرانسەکە بە بەشداری کوردانی هەر چوار پارچی کوردستان و کوردانی دیاسپۆراش ئەوانەی لە ئەوروپا و لە دەرەوەن، ئەوانش ئەڵبەتە بانگێشت کراون. خەڵکێکی زۆر لێرە کۆکراوەتەوە و بڕیارە پاش نیو کاتژمێری تر کۆنفرانسەکە بە سرودی نەتەوەی ڕەقیب دەست پێ بکات. بەڵێ کاک شاخەوان هەڵبەت وەک خۆت ئاماژەت پێکرد کە پاش کەمێشتر دەست پێکات، چەند ڕۆژ ئەخایانێ کۆنفرانسەکە و چەند توێژینەوە تاوتوێ ئەکرێت لە کۆنفرانسەکەیە؟ بێگومان کۆنفرانسەکە 2 ڕۆژە خایانێ. ئەمڕۆ سبەی لە 2 کاتی جیاوازە بێ لە پێش نیوەڕۆوە پاش نیوەڕۆژ تا ئێوارە بەردەوامە بێ. سەر لە بەیانەکەی جگە لە خوێندنەوەی وتاری حکوومەتی جۆرجی دەوڵەتی جۆرجیا و وتاری پەرلەمانتارێکی کوردی جۆرجی کە بۆ خۆی کووردە بەس لە پەرلەمانی جۆرجیا ئەندام پەرلەمانە، وتاری ئەو وتاری سەرپەرشتیارانی کۆنفرانسەکە کە ئەنستیتوتی کوردانی قەوقاس پێشکەشەکرێەوە. جیالەوە هەندێک وتاری تر هەیە و دواتریش توێژینەوەکان لە شێوەی پانێڵەکانە پێشکەشەکرێن کە سەر لە بەیانی 6 توێژینەوە پێشکەشەکرێت و پاشنیوە ڕۆژ لە دوای پشووی نانخواردن و ڕێستێک 4 توێژینەوەی کە پێشکەشەکرێت. بەڵێ کاک شاخەوان جگە لە لێپسراوانی جۆرجیا کە بەشداریەکەن لە کۆنفرانسەکە، هیچ کەسایەتێکی ناسراوی تری غەیرە کورد بەشداریەکە لە کۆنفرانسەکە بە پێی زانیاریەکانی لای بەڕێستان؟ بێگومان یەکێک لەوانەی کە بۆم کۆنفرانسە بەشدارە و بانگێشت کراوە و ناوێکی گەورەیە لەسەر ئاستی دنیا ئیسماعیل بێشکچیە کە بۆ خۆی توێژینەوەیەک پێشکەشەکە بە ناوی ئەزمموی کوردستانی سوور وەکو تەجروبەیەک چۆن سەیریەوە ئەزممونە بکەین کە ئەوە ڕۆڵ و کاریگەری گرنگی هەیە. جگە لەوە چەند کەسایەتێکی تر بەشدارە لە پارچەکانی تری کوردستانەوە و لە ئەرمینیاوە، لە ئازەربایجانەوە، لە چەند وڵاتێکی ترەوە، لە ڕووسیاوە هەندێک خەڵک بانگێشت کراون. بەڵێ کاک شاخەوان بەڕێوەچوونی کۆنفرانسی لەو جۆرە جا لە قەوقاز بێ یاخود لە ئەوروپا بێ لە هەر شوێنێک بێ تا چەند گرنگە بۆ ناساندنی پرس و شوناسی کورد بە شێوەیەکی گشتی؟ لە ڕاستیە بەڕێستان ئەزانن لە ئێستاە قسەکردن لەسەر پرسی کورد لە هەر کوێی دنیا بێ بابەتێکی گرنگە، چونکە جیهان بەرەو گۆڕانکاری گەورە ڕوا و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکێشەکان لێرە خەریکە بە جۆرێکی تر ڕۆدەنەوە و گۆڕانکاری گەورە بەڕێوەیە، بە تایبەتی دوای ئەوەی کە رووسیا لە جەنگێکی گەورەیە لەگەڵ ئۆکرانیا و ئەرمینیا بەردەوام لە کێشەی گەورەیە لەگەڵ ئازەربایجان و خۆتان نەزانن دۆخی فەڵەستین و عێراق و منتیقەکە هەمووی ئێران و ئەمانە لە گۆڕانکاری گەورەیە. بۆیە کورد وەک گەلێکی زیندوو کە بەسەر ئەم ناوچانەیە هەمووی دابەش بووە لە هەر ئانوساتێکە هەر گۆڕانکاریەک ڕووبداتیایە بێگومان بەبێ بابەتی کورد و چارەسەری کێشەی کورد لەم ناوچەیە ناتوانرێ ئەم کارانە بکرێ. بۆیە لە هەر ئانوساتێکا و لە هەر کوێیەک لەم ناوچەیە
باز لە کێشەی کورد بکرێ گرنگجی خۆی هەیە ئەهمیەتی خۆی هەیە وەکوتم باسکردنی ئێستای پرسی کورد لەم ناوچەیە کە بە ئاڵۆزیەکی زۆر و گۆڕانکاری بەڵێ وا دیارە کێشەیەکی هوەری هەیە دواتر ئەگەر دەرفەتە بوو ئەوە چارەسەرکرا ئەگەڕێمەوە لای کاک شاخەوان. کاک شاخەوان فەرموو. بەڵێ بێگومان باسم لەوە کرد کە باسکردن لە کێشەی کورد لەم ناوچەیە و هێنانە دەرەوەی لە چوارچێوەی هەرێمی کوردستان کە کێشەکان تەنها لەوێ باز نەکرێەوە پرسی کورد تەنها لە چوارچێوەی پارچەکانی کوردستانانە بێ بۆ نمونە هەڵبژاردننی شوێنێکی وەکو جۆرجیا کە دەوڵەتێکی گرنگ و کاریگەرە لە ناوچەکە باسکردنی پرسی کورد لێرە جارێکی کە بایەخ و گرنگی تر بە بابەتەکە ئەداتەوە. بەڵێ کاک شاخەوان من دوا پرسیارت ئاراستاکەم لە کۆنفرانسەکە پرسی ئێزیدیەکان و جینۆسایدی ئێزیدیەکان تاوتوێکرێ یاخود هیچ توێژینەوەیکەیە لەو بارەوە؟ بەڵێ بێگومان مەسەلەی ئێزیدیەکان بابەتێکی گرنگە و ئەهمیەتی زۆری هەیە لەم کۆنفرانسە چونکە ئێوازانن ڕێژەی زۆری کوردانی ئەم ناوچەیە ئێزدین و لە دابش بوون بەسەر ئەم وڵاتانی قەوقازە بۆیە هەم وەک ئەوەی کە ئێزدیەکانیش بەشێکن لە کورد و ئەو کارەساتی گەوری کە بەسەر ئەوان هاتووە لە ڕۆی جینۆساید وانەوە بۆیە لەم کۆنفرانسە زۆر تەرکیز دەکرێتەوە چەند توێژینەوەیکیان باز لەو بابەتاکەن و کۆی توێژینەوەکان وا دابشکراون کە گرنگجی بەلایەنی جۆر بە جۆری پرسی کورد بدەن بۆ نمونە یەکێک لە هەرە پرسە گرنگەکان مەسەلەی زمانە کە چۆن بتوانێت ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی پرسیینەتەوەیە چکە وازانن نەتەوە بەبێ زمان دروست نابێت یا لاوازە بێت بۆ لەم کۆنفرانسە یەکێکەکان ئەوەی هاوڕێی بەڕێزم فەرید و سامانە کە باز لە چارەسەری پرسیینەتەوەیەکە لە ڕێگەی زمانەوە و دووبارە مەسەلەی جینۆسایدی یەزیدیەکان پڕکردنیان ئەنە هەمووی لەم کۆنفرانسەیە باخی پێدرێ و گرنگی پێدرێ و قسەی لەسەرەکرێ و گفتوگۆی دەربارەکرێت. بەڕێز شاخەوان ستیق بەڕێوەبەری دامەزراوی کەریمی عەلەکە لە سلێمانی سوپاس کە ڕاستەوخۆ لە جۆرجیاوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.